بەخێر بێن بۆ سەردەمی ئاربێلووە، بەخێر بێن بۆ سەردەمی نوێی ڤاری وەرزش. من ڕەوز ئەحمەدم لەمە دووە لە تۆڕی وەرزشی ڤارەوە ڤیدیۆکان و شیکاریەکان و زانیاریەکانم بڵاوەکەمەوە. ڤیدیۆی ئەمڕۆمان لەسەر یانەی ڕیال مەدریدە، ئەو ڕیال مەدریدەی کە ئێستا لە ژێر دەستی ئاربێلووە کۆمەڵک ئەنجامی گەورەی بەدەستێنەوە. هەمومان نەزانین ڕیال مەدرید وەرزی ڕابردوو ئەنچیلۆتی ڕاهێنەری بوو، دەرکرا ئەلۆنسۆ بوو بە ڕاهێنەری، ئەویش دەرکرا ئێستا ئاربێلووە بووە بە ڕاهێنەر. لەم گۆڕانکاری ڕاهێنەرایەدا کۆمەڵێک یاریزان ئاستیان دابەزیۆ و کۆمەڵێک یاریزان ئاستیان زۆر بەرز بۆتەوە. سێ یاریزان لە سەردەمی ئاربێلووە گەشاونەتەوە، ئەوانیش ڤینیسیۆس جۆنیۆر، ڤالڤێردی، تیاگۆ پیتاریچ. ئەم یاریزانانە حەزیان بەم شێوازی یاریکردنەی ئاربێلووە، حەزیان بەو سەربەستیە، حەزیان بەوەیە کە پابەند نەبن بە تاکتیک و پلانی ڕاهێنەرەوە و سەربەستی خۆیان پیشان بن لە یاریکردندا. بۆ نمونە ڤینیسیۆس جۆنیۆر لە سەردەمی ئاربێلووە ئاستێکی زۆر بەرز پێشەکە، کاریگەری تەواوی هەیە لەسەر ئەنجامەکانی یاریەکە. لە سەردەمی ئەلۆنسۆ لە 34 یاری تەنها 7 گۆڵی تۆمار کردو، بەڵام ئێستا لە سەردەمی ئاربێلووە لە 7 یاریدا 11 گۆڵی تۆمار کردو و کاریگەری تەواوی لەسەر ئەنجامەکانی یانەی ڕیال مەدرید هەیە. ڤالڤێردی بە هەموو ئەم وەرزە تەنها 8 گۆڵی تۆمار کردووە، 6یان لە سەردەمی ئاربێلووە تۆماری کردوون. تیاگۆ پیتاریچ ئەمەنە بەسە کە بڵێم کامافینگایەکی ئەستێرەیەکی گەورەی یانی ڕیال مەدریدی خستۆتە سەر کورسیە دەگو و لە پێکاتی سەرەکی یانی ڕیال مەدریددا ئاستێکی بەرز پێشکەش دەکات. ئەمانە ئەو یاریزانانن کە لە سەردەمی ئاربێلووە گەشاونەتەوە. ئێستا باسی ئەو یاریزانانەکەین کە لە سەردەمی ئاربێلووە کوژاونەتەوە. ئەم یاریزانانە لە ڕابردوودا لە لای چابی ئەلۆنسۆ باش یاریان نەکرد. بۆچی؟ لەبەرێک ئەم یاریزانانە حەزیان بەوەیە کە لەژێر پلانی ڕاهێنەرە یاری بکەن، حەزیان لەوەیە کە تاکتیکێکی دیاریکرا و هەبێ یاری بۆ بکەن و ئەم شێوازاریکردنی ئاربێلوویان پێ قبوڵ نییە، ناتوانن هەزمی کەن، ناتوانن بەم سەربەستی یاری بکەن کە ئاربێلووە ئەیاتە دەستی یاریزانەکانی. بۆ نمونە یاریزانێک وەکو کامافینگا ئێستا چۆتە سەر کورسیە دەگ و پیتاری جێگاکەی گردوێتەوە. کامافینگا لەم شێوازیاریکردنە نوێی ئاربێلۆدا نەیتوانێت تا ئێستا خۆی بگونجێنێت. گۆنزالۆ گارسیا نەیتوانی سوود لەو ماوەی وەرگێت کە ئیمپاپی بۆی پێکانەوە نێتوانی یاری بکات. ماوەیەکی زۆر یاری کرد، سەرەکی بوو، چانسی یاریکردنی پێدرا، بەڵام نەیاریکردنی باش بوو و نەی دەتوانی گۆڵیش بکات. ماستانتونۆ لە سەردەمی چابی ئەلۆنسۆ ئاستێکی زۆر بەرزی پێشکەشە کرد، هەموو یاریەک سەرەکی بوو، بەڵام ئێستا لە سەردەمی ئاربێلووە 55 ڕۆژی ڕابردوو تەنها 6 خولەک یاری کردووە و یەکێکە لەو یاریزانانی کە بەردەوام لەسەر کورسیە دەکات. ئەمانە ئەو یاریزانانن کە لە سەردەمی ئاربێلووە کوژاونەتەوە و ناتوانن ئاستی بەرز پێشکەشکەن. ئەم ڤیدیۆمان کۆتایی هات تا ڤیدیۆی داهاتوو هەر شاد.